سلاوارس بینن هجا خوشتوی لاستودیو بادینان سات جارکادی امو هنگشتین اکود بردوامین لسردانا ناساندنا کاندیدین لیستا جمارا صدوش استودیو اکتین اجتماعی کردستان ده پارێزگەها نینەوەدا ما دەستپێکا بانگەشە هەڵبژاردنان بڕیارێک دابوو یان جمە سۆزێک دابوو و vê helmatê da û berdewamiya pêşkêşkirina vî bername henê da ku çend careka serokê lîsta 162 ya Eketên Niştîmanî Kurdistan neyneva endaziyar Hesên Hesen Nerm û derwêş mêvan bikin dabû hindê bizanîn kanê bangeşa helbijartina çawa prêve çîtin û çi pêşhat hene û çi tiştên wî heye û çi guherînkarî çêbûne lewra me ferzanî evrokecîk em rêzdar و اندازیار حسین حسن نرم و درویش کاندید جماره ایک هلبت سروک لیستا 162 نینوا مهوان بکین هجی گودنه کو دوباره بجینه و ماموستا حسین اندام خولا پیشتر جی یا جواتانی نرن عراقی بو ماموستا تو قلب خیراتی سرسران سرچوان دیاره توی یعنی خلق تتنیاسید نوکه کو حسین حسن نرمو که چونکی نه کاندید یکم جاره تهیت نف خلقی نه یکم جاره خلق تدبینیتن دیاره جی که یعنی خلق کی متمانه کاباش یابته هی لو ما وقتی نوبت تهیت گوتن اکثر یعنی پیوست تعریف جیناکتن پشتی وی حملش ده پتر ما بسیار کری قلب خیراتی سرسران سرچوان ام حس کن بحث وان بجین هفتیا ایکی آن ده روزن ایکی بانگشه راوش چاپ رو چیدن بێگومان بانگشەیە بەردەوامە هەر دەستپێکێدا ڕاستی مەدەست بانگشەکریە vê heftiya pêşiyê de herçende wek lîstaneynewa şêxanê Elana Qaîmê hate kirin serpereştiya Kak Seîdî Ehmed Pîre ke serpereştiyarê her sê malbanda heye malbandê dihok û neynewa û şingal ئامادەبوونە زۆربەرێز کە قوبات تاالبانی کە جێگری سەرۆکی وەزیری عێراقیە بێگومان هاتناوی ڕاستی دیارە کاریگەریەکە گرنگ هەبووە بانگشە هەڵبژاردنێدا چونگو پشتیمە کاری جەماوەرێکی کۆمکە بەلکو خەڵکێک زۆر پشتی زانی کو بانگشە دەڤرا شێخان دێتەکردن زۆر جەماوەرێکی مەزن هات بوو لێ دەرێ و بانگشە شێخان هاتەکردن ئامودەبوونەوە هەڵمەتۆ بێژارەیە بانگەشە هەڵبژاردناندا اندازیار ئەوێ دیاردەک یا بەربەڵاف بووی گەلێک سەراستی عێراقی خڕێکە هەرێمە کوردستانی بتنێ ینی دیاردا دڕاندن و شەوتاندنا پوستەر و فلکسێت کاندیداویت لیست و قەبارەت سیاسی سنوورە پارێزگەهانەی نەواژدا ئەو دیاردە یعنی یا مشەیە یان بێگومان دیارە ئەم هەرچەندە بە چەند ساڵەکە و دیموکراسیەت العێراقی پەیدا و پشتی ڕوخاندنە ڕژێمە عێراقی ئەو دیاردا ڕسمە و دیارە گەلک ناکۆکیوێت هەین و سراعاتن نابینە پارتیان سیاسی لێ ئەس بینم ئەف دیاردەکە نەیە شارستانیە نەیە حەضاریە و ئەف تشتە بێتەکردن بەلکو هەندێک خەڵکوی هەی بتەوجیه چی لایەنێن بەرپرسیار بڕاستی ئەس مەسئولم سەر نەخۆش کە ئەف تشتە تێتەکردن یا شمۆرەش ئالیە دەرونیڤە ئەڤنە قارن مرۆڤ بێژت کە مرۆڤێن لە هەوازن وان تشتاتکەن چونکە دیموکراسیەت وەسا نابێژێت دیموکراسیەت هەر کەسێکی ئازادە هەر کاندیدێک ئازادە هەر پارتێکە ئازادە و بانگیشا خۆی هەڵبژاردنێ بکەن ئەف دڕاندنە ڕسماوان تشتێکی گەلێکی خراپە کاریگەریەکە بەلکویە مەزن سەر خەڵکێ دەڤێتێ دەکەن سەردانا بژین دەڤەرێن لێدای پارێزگەها میسل و وەکو سەرۆک لیست یعنی تو چوویە هەمی دەڤەرە حەتانوکە یان تنت سنوورێ دەڤەرەکە دەست نیشانکردی هەوە بزافکردینە دەڤەر ئەمە وەک دەڤەرە ئەمکارین بێژین دەڤەرە شێخان و ئەلقوش و هەتا منتەقاکەکەیە ڕاستی مەسەرەدانکردینە هەتانەهۆ مەلبەرەژی وەک تەوجیها کاک سەعدی ئەحمەد پیرەکە ئەو سەرپەرشتیارێ ئێوێ بانگەشەیە و ئەم گەلک سەردانە بکەین بۆ گەلک دەڤەرە بەلکو ناڤە مووسلدا و هەتا شنگارێ و ئەو دەڤەرێت دی کو بەلکو بن کۆنتترۆلا حکوومەتە عراقیژنە لێ کو بڕیار ئەوە ئەم پەیوەندی لەگەل جیهازت ئەمنی ئەجزێت ئەمنیەت عراقی بکەن و ئەم سەردانە هەموو دەڤەرە بکەن سنتەرێ بۆ ژێرە میسردا بانگەشە تێتەکردن و لیستا 162 شایەت ناف خەڵکی دەل باژەڕێ میسر ژی
بانگش خو بکتن و هوا کاندید گله کروی كانديد من المسلت هين قلق من المسل هينا او وقبان شاخد كان بيقومان رسمت خو هلا وستينا لجاليا كديفا جيوك كومبانياك مهبوك نيزيكي كتن اجتماعي كردستانك او شولا اخان دستوي خودا کو زۆر پۆستەرێن ئێکەتن نیشتیمانی کوردستان گشتی و پۆستەرێن ئەن کاندیدێت لیستا 162 لیستا ئێکەتی نیشتیمانی کوردستان ناوە مووسلدا بێنە بەڵافکردن و بێت هاتنێ بەڵافکردن. باشە 162 وەکو لیست ماوێت چوویدا کاندیدێت وانە مەگەلێک میێوانکردن ستودیوێ ینی هەبوون هەواڵت هەوە کورد بوون هەبوون عرب بوون ینی وەکو نەتەوە عرب بوون هەبوون مسیحی بوون ێزدی بوون شەبەک بوون کاکەی هاتنە دەف مەلڤێدرکێ بگرش مەخموور حتا گەیتە شنگارێ ینی هەژمارێکا زۆر هاتن قەستا ستودیۆ بژین بادینان ساتکردن و مە دیدارت گەردەکردین ینی هەبوونە vê pêkhatê hene hemiye wê seyfsa a henê naf lîstê da çarang vedanek kiriye û çend yanî dê çend kartêkirinê serverê ketin ku lîstê senga xwe pitir hebîtin û denga pitir bîntin yanî hîn bawer dikin ev pêkhatê henê dişêtin pitir mifayegehîntir lîste heva. باوەریامەدا هەر ئەوەکەی کەتی نیشتیمانی کوردستان دەست پێکا دامەزراندنا خۆ پەیرە و پرۆگرامێواندا دیارە تەکیتی هاتێکردن سەر هەموو پێکاتن عێراقی نخاسمە سەرۆکێ هەردەم ساخ مام جەلال کە بێگوماند هەموو مەحافلێن دەولی و بەڵکوێت ئەقلیمی واندا تەرکیز کردیە وەک بەرنامێ خۆ و لەسەر پێکهاتێن عێراقی هەموو پێکهاتن عێراقی وەک ئەم هەموو زانین کە عەرەب و کورد و تورکمان چ ئالێنەتەوی یانجی مەزهبی یانجی ئاینی عەرەب و کورد و تورکمان و کولد و ئاشورینە شیعە و سنەنە بەڵکو ئێزدی و مەسیحی و شەبەک و کاکەیش هەینە و مام جەلال هەروێت ئەم بزانین و ئەم زانیژی کە هەردەم ئەو پێکهاتنە چەپکە گولەکێ وەک چەپکە گولەکە جوان هاتینە قەلەمدانە لەوما ئەوژی وەختی ئەم هاتین ڕاستی هەلبژاردنێن 2018 کە وەک مەڵبەندێ نەینەوە یانژی دۆروبەرێت توێ وەسا بڕیار هاتە دان و کاندیدێن ماژ هەموو پێک هاتە بێنە دەستنیشانکردن ئەو بۆ عەرەب تێدا هەینە و بێگومان کورد ئەکی دێتەدا هەبن جوانێ دیژ پێکاتێن بچووکش تێدا هەینە شەبەک و ئێزدی و مەسیحیژی بەڵکو و کاکەیش تێداین بەێ بەری چیرە سەرندێک پرسیارێت گرێدای مەسەلت دەستوری و یاسایی و پرۆژێن و بژن ئایندەیدا هەوڵبەر کار سەر بکەن هەردێت چارچووێ گەڕیانێت هەوەدا دەست پێکی مەترسیاوێرە هەبوو ئانجی گۆمان سەوێرە هەبوو و بانگەشت ناف کەمپێن ئاوەڕاندا بچێکی زەحمەت بیتن هەوە هەوڵدا هین چوینت ناودا ناف کەمپا بێگومان ئەس بخۆوەک یان سەرۆکی لیستی چەند کەمپەکە چۆی مە بەڵکو مە بەرنامەیە هەیکوام هەموو کەمپاژی ڕاستی بدوماهی بینین بۆ بانگیشە هەلبژارتنێ چونکە بۆ مەژی ئەو خەڵکی ئاوارەیە خەڵکێکی ئاوارەیە دەبیت بۆوان ڕۆم بکەین کە وەک لیستایەکەتی نیشتیمانی کوردستان دێ چی کەتل ئایندەی ئەگەر هات و تیمەکە یا هێز چۆنە بەرلەمانی عێراقی گەلک جاریژمە ئاماژە دای کە ئەندام پەرلەمان دوو وەزیفەیەت هەن وەزیفەکە تەشریعیە و بەڵکو وەزیفەکە ڕقابیە لێ گەلک تشت هەنە ئەم بکارین سەر شۆل بکەین ڕاستی مەسەلا پشتی مووسڵ هاتیە وێرانکردن دەوروبەرن مووسڵ هاتینە وێرانکردن پشتی ئەو ڕوودانن چێ بووین نەخاسمە داعش الوێ دومایە ئەم وەک لیستە ئێکەتی نیشتیمانی کوردستان چەند لازم بەرلەمانی عێراقی بەلکو بە هەفکاریە هەموو لیستێندی ئێن کوردستانی ئەم کار بکەین کە الڤان 4 ساڵێت تێن ئێن 2010 تا 2022 بودجێ وان دەڤەرە زێدەتر بکەین یعنی هەموو هەڵبین و بودجێ ساڵانە بێتە زێدەترکردن بۆ ئاوادانکردنا وان دەڤێن هاتنە وێرانکردن برین و کەژێف سەحبە دەکرد یعنی میسل هات بوو ئەعلانکردن ڕاگەهاندن وەکو محافظە منکوبە هەکوب عەرەبیت بێژن وی وەختی پێویستە حکومەت بودجەکە تایبەت بۆ وێ دەڤەرە منکوبە دانیتن بەلێت بودجە 2010 ئەو میزانیات بێژم نهاتیە تەرخانکردن باشە ئەگەر هین شام بگەنە بژن پەرلەمانی دێهین چه هەوڵەک دەن و ئەوێ بڕیارێ بکەنە
كان كريار يعني براستي اگر ام كرد نخاص ما ام كرد الويدري ايك بين والقل ليستين ديجي او بسر دفر نينوا يا شمورة ام تكارين يعني كاركي باش بكين بۆ تەرخانکردنا بوجێکی باش بۆ پارێزگانەینەوە و نەخاسمە هەربەری پارێزگانەینەوە وەک شارێکی عنی وێران بێتە قەلەمدان بەری هنگیژی وەک منتەقە مەنکوب بە شنگارژی هاتیە قەلەمدانەکو وەک پارێزگا هەموو بەێ فعلەنجی وەک پارێزگا هەموو یعنی نهاژی المووسل بەری چەندەکەژی ئەز المووسل بوومە دەڤەرە دی یا ڕخی ڕاستی مووسلا کەڤن ئەم قانی بێن هەموو هاتیە وێرانکردە چونکە خانیان کەڤم بووە دیارە هەر تۆپەک تایارەك بمبەک لێ دەرێدا بێت بەلکو مەسافە 200 متری خانی و ئەو هاتیە خراپکردن بەێ دەگوت ئەم هەکە کورد مەسەن پەرلەمانی عێراقی ئەک بین ئەم دەشێن خزمەتە یا پارێزگەها میسرژیکەین باشە veri pisyareke yani hata pêş پەرلەمانی عێراقی ما ئەو لیستێت عەرەب تایبەتی ئەبێت مثلا دەڤەران میسر بخۆ هین نەشێن لێ دەرکێدا بژین تەنسیقاکێت گەروانەدا بکەن بۆ هەندێ پتر نێزیکی ئێک بن و خزمەتە پارێزگەها میسر بکەن هێندەشێنەوە پێنگەواوێ بێگومان ئەس باوەتکەممە هەینە دۆستی یان لێ دەرێ هەبن یا شموارە کوواکەمڕۆ بکارێت ینی تعامل گەلێ کودوو بکات بۆ خزمەتە پارێزگەها مووسل بەس تنێوان لیستێن عەرەب بەلکو ڕەنگە حساسیەک هەبت شمادا 140 کە مادا 140 وەک ئەم بزانین مادەکە دەستوریە بەرینەوە هاتیە دەستنیشانکردن لێ 2007 تالیا 2007 ئەو بوو دەستوری عێراقیدا هاتیە تەثبیتکردن و هەتاسی و ئێکی 2007 ئەگەر ئەف مادە ناتە جێبەجێکردن بەلکو مادەکە مردی یعنی ئێتە مراندن قەلەمدەن لێ ئەم باوەریامەدا ئەم کورد ئەگەر ئێک بین لێ دەرێت بەغدای ئەم هەموو هەوڵێ خۆ بدەین کو ئەف مادە بێتە زیندووکردن جارێکە دی بێتە مەدانێ دوو تشتا بەلکو باوەریامدا ئەف تشتە تێتەکردن یانژی ئەگەر اتفاقیەک هەبێت لەگەل حکوومەتە عێراقی وەک هەموو لایەن بەرپرسیار لێ دەرێ جارێکە دی ئەف مادە توان هەرسێ قۆناغاڕە دەرباز بمانە قۆناغا تطبیع و إحصاء و استفتاء بێتەکردن سەروان دەڤەرێن و هاتیە ڤەقەتاندنش کوردستانی نەخاسمە کەرکووک و شنگال و خانەقین و ئەو هەموو دەڤەرێن تێنە ناسکردن و ئەو ڤەقەتیایش کوردستانیم یادی ئەگەر اتفاق نەبجی ئەو گەلک اعتیمادی سەر تعدیلا دەستوری بکەن دیسە ئەم ئەتکارین یاشموەرە ئەم کورد ئەگەر دەستوری بڵێ بڕێکا محکەمە دەستوری و تعدیلا دەستوری بێتەکردن چونکە ئەگەر دەستور تعدیلا دەستوری نەت مەسلحەتە هەرێما کوردستانە دیسە ئەم قارین ئەو دەستورە دەرباس نەبێت ئەگە بێتە ئەستیفتا ئاشابی پارێزگە خۆڵە پێشتردا مامۆستا تو کیش لجنێدا ویل پەرلەمانی عێراق ئەس لجنە یا خەدەمات یا خزمەت گوزاریدام ئەگەر vê carê دەلیڤە چێبوو و دەباوەریە خەڵکی دەستبەینە تووشێ پەرلەمان دیکیژان لژنێ دە پێ باشە بچێت من هەر پێ باشە لێ لژنێم چۆنگە وەک ئەندازیار ڕاستی ئەس مرۆڤک ئەندازیارم و ئەسکارم یعنی وەک خبرە و ئەو ڕۆلی خۆ توێ لژنێدا ببینم بۆ خزمەتە خەڵکی خۆ بەێ هەکەم بچینە ڕوش ئاوای دیجلە دەسەردانەوەی دەبەرێکردی حتا وێگاێ ئەم نەچێنێ بەس بەرنامە وەک مەگوتی کاک سەعدی وەسا ئیشارەدای کوم بچینەوان دەبەرە هەمووە شوان شنگال و خەڵکی هین چوینەت ناودا و هەوە سەردانەوانە کردی و هەوە دیتیش نێزیک ئەو خەڵک چ بژنەوە چ داخوازی شەوە هەیە یعنی زیاتر گلایەوانە سەرچیە پێویستە هین چ بوو بکە بڕاستی گەلک ژێ من وەکی گوتیژی هاوڵاتیەمە دیارە یعنی وەزیفا بەرلەمانتاریدا نە هەندەی شارەزایە ینی وەختێ بچیان نکوانجی گەلەکوان داخوازی هەینە مەسەن داخوازیان بەلکو ڕێکانە مەشاریعەت بچووکمە بچووکن ئەوەن ئەو باوەریامەدا وەکی من ئیشارەتشدای کو ئەم تیمێ بچینە بەغدای مەسەلا بوجە ئەو تێتە ئەو مرۆڤکارت ینی وەختە بوجە بێتە زیادکردن لەسەر ئەساسێ منتەقە هەمووی سەر ئەساسێ پارێزگاها وەک ڕێژەیەکە ینی ڕێژەیە سوکانی هەمووی یا پارێزگاهی ئەمتکارین گەلەکوان پرۆژە توێ دەردا بێنە تەنفیزکردن ژبلی مادا 140 بودجەی دیت ناتە چ پرۆژێ دیت گرنگ هەنە و گرێدای بن مەسەرم هەرێما کوردستان هێوە
پێویستە هین کار سەر بکەن چ تشت مایەک و ئەو خۆڵەبەری هەوەن پێویست بوو بکەن و تمام نەکریان بەرکو ئەوە خۆلا چارەیە سێ خۆلوبەری هەنگیژی تەوان جەمعیە وەتانی بوو تشتێکی گەلێکی گرنگ هەیە کە گرێدای هەرێما کوردستانێت دەستوریشدا چارچۆڤی دەستوریدا وەک دیباجەژی بڕاستی ئەو تشتە هاتیە دەستنیشانکردن کە هەر مؤسسەکە عێراقی هەر چی وەزارەت بشتەر ئاسی مؤسساتی دی ئەوێ نەب وەزارەتە بەشت گرێدای ڕێژەیە وان کارمەند چی دەرەجاتێت بلند بێت هەتا وان دەرەجاتێت کێمتر وان لەسەر ئەساسی مکەوەناتی بێتە تەوزیعکردن بڕاستی پشتی حکوومەتە بەلکو یا مالکیە عولی و یا مالکیە دوێژی و نهۆژی یا عبادی کە ئەو تشتە نەهاتیە چارەسەرکردن ینی نمونێ بۆ تەبینن بەلکو جێشی عێراقی نهۆ هەتا نۆتە سەدەش ئێک ڕەنگیە ئەvە ئێکیش نقطایەک و ئەم ئەگەر شۆل سەر بکەین و هەوڵ بدەین ئەف نقطە نە نقطەکە دەستوریە نەبەلکو نەجێشی عێراقی مخابرات هەینە ئەجزێدیت ئەمنی هەینە هەموو ڕێژەیە یا کووردا زۆر یەکێمە تێدا موجوبی دەستوری تەڤیاوێت ڕێژە وەکی هەرێک وەکی ڕێژاویە بێت یا سوکانی بتێن مامۆستا یعنیش 2005 حەتان و کە حکوومەتە عێراقێ یە شێوەیەکی تەوافقی هێتا پێکئینان و بڕێڤە برن دوێت نافدابووی کانێ چاوە تەوافقی سەرۆکێ کۆمارێ بوو کووردا و سەرۆکی ئەنجومەن وەزیران بوو شیعە و سەرۆک پەرلەمان بوو سنە و دابەشکردنا حەقایی بێت وەزاریژی هەمان شێوەیەکی تەوافقیە یعنی ئەvێ سیستەمی تەوافقی سەرکەفتی بووە عێراقدا و تو بێژی بۆ خۆڵت بێتنجیدا هەمان سیستەم بەردەوامی بکەن باوەری ئەمەدا ئەس وەک شەخص پڕاستی ئەز نەلگەلوی سیستەمیە سیستەمێ محاسەسە یعنی یان ژیوی توتکاری بێژی تەوافقی ئش دەست پێکەدا زەرەرەکە مەزنگە هەندیە عێراقی ینی بشکلێکی گشتی يعني عندك نمونة هينا مثلا وزارتك اگر حصتا بارتيا كبت يعني جي كتلك سياسي بت تودي شو بعد نافي وزارة ده همو كارمندي تو جوي بارتي تنا ده شوي رنجينا او تشتكي خرابه يعني بالراستي يعني نمونه وزاره تندرستيه عراقي الخلا امله اليابري ما دستي تيار صدري دابو پشتی 2010 ئەو بۆ وەزیرێکی کورد کە مەجید حەما ئەمین هاتە دەستنیشانکردن بۆ وەزارەتە تەندروستی یعنی ئەوی کەفتت ئیحراجەکە گەلەکە مەزندا کو ئەو وەزارەتە نەبەس کارمەند بەلکو ڕسمێن پیاوێن ئاینی ئێلتەیار سەدری هەموو وێزارەتی ئەوش تشتێکی یاشمۆرەنەی دستوریە و نەظاهرەکە حەڵال باشای هەکەر تەوافقی نەبیتن کەواتە لایەنێ براوە وەکیت بێژن ئەو دێ حکمڕانیەکەتن وەک دیموکراسیەتە ڕاست و درست ڕاستی هەر ئەوە هەکەم بێژن پۆستێن سیادیژی وەکو سەرۆک کومار و سەرۆک وەزیران و پەرلەمانجی ینی هەرسێ هەردێ بووی لایەنی بن ئەگەر دیموکراسیەتە درست ئەوە ڕاستی کەواتە کورد چ جارانە بنە خۆدان پۆستێت گرنگ بەغدا هەکەر نەتەوافقی بیتن چونکی چ جار هەم نابینە پڕانی ئەو ڕاستە بمەتە وەک دیموکراسیەت وەلو ئەمنونێت چەند هەر چەندە نزانم يعني وەختێ توافق چێ بوو هێرە سەر ئەساسێکی وەک چاوە يعني لەبنەنەت العێراق يعني سیستەمێ لوبنانێ ئێک و نهۆژی سەرۆک وەزیر و سەرۆک کۆمار و سەرۆکی ئەنجومەنێ ئێنونەران ئینانە عێراقیژی من بۆ تەبەحسێ کرد وەک دیموکراسیەتە یا درست ئەگەر تو بێی بەس لێ دیارە وەزعی عێراقی جێوازە مەسەلا پێکات و پێکاتێن نەتەوی و ئاینی و ئەو هێرە العێراق جیم ئەو بوو دستور سەروی ئەساسی هاتە دانان يعني توافقية بيجن سر بنماية دستورية سر بناية بيجمان سر بنماية دستورية وقت ديباجة يعني تهتدا هاتي يعني أو تشتهاتي يعني بو جوهرنا سيستم يحكم راني يعني كش توافقية بكنا مثلا أكثرية أغلبية بيست شو بيتكرن بيست جوهر الدستوري ده بيتكرن لازم بله وأو يقف الدستور يجيب كفيدة بري استفتاء كودي بيجمان باستفتاء خلقية ملتي وان دستورنا اتبور هشتاد سردمي هوا دو باز بيجن بخولا بيشتر بحث بيك إنانا جواتا أنجمنا كي تاتكر مجلس الاتحاد مجلس الاتحاد يبورة أو مجلس الاتحادي ضرورته ويتشيا وبوشي حتى نو كان هاتيا بيكينان
و دیت ناتا یعنی پیوسته او بهتا پکینان و هکر بهتا پکینان یعنی ده چه هتا کرن او بخو وك انجمن نوناري عراق وانجمن او يتد بج مجلس الاتحاد او هردو بيكفت جريداينا بس مجلس الاتحاد او هر محافظه كي دي كادي چند نونرا دست نشان كان متوازن يعني بغداد مثلا اگر بغداد دوبن هولي رجدونا دوهوك جدونا وهر وصايا السيستم ديمقراطي عالمي هم دو انجمنتين انجمن نونرين مثلا عراقي ومجلس الاتحاد ياهي بيجومان دستلاتي و انجمن بترى انجمن نونرادي عراقي يعني اندامت وچوتن هل بجرت اندامت وانتين دست نشان كرن يعني مثلا باريزغا هادو هوكي دي بيجن حصتها وان دونا مثلا يعني اگر اتفاق بتكن سي تشار بس حصتت همو باريزغا ايكن يعني دو مثلا يعني دي في نسبة سكاني نينا لا دو في نسبة سكاني نينا بله و اركيوي دي چبيت يعني او دشي چكت اركيوي او سرپرشتيا هر تشتكي هر ياسايكا اجبرلماني دركبت او بربسيارن كو وك جهتك الرقابيل سر انجمن نوناري يعني او انجمن كرقابيه سر انجمن نونار عراقي يعني او دهين كاري سر هندي كان كو انجمن بتا بكينان او السيستم كل دستوري ده هاتيا نفيسين ومجلس الاتحاد بيتفيا دو لسرسيش اندامن انجمن نوناري عراقي اوي ياساي بسند كان بس جي داخيك وهطانه هر خلاك وهطا خلاسي وهطا خلاسي نهوجي ديارة نكارين دوش سير سي اندامن انجمن نوناري عراقي كون من القبا برلماني بله سيدة حسين في هالمتا يا هالبجارتنان دا الهرم كردستان بگشتي هر سه پارێزگاه يعني ايكت كتيا برشالا وكا يا يعني وك بيجن يا تنت بال هندك لان سياسي و يعني برا خدين رنگ شرع اعلاميه لیست و قوارن سیاسی او قاسی تنتنین ادناف برای کدودا بله همی کسک تبینی و چندت کتن کو زیادتر زوما یا لایان سیاسی یا سر ایکتیه بو يعني همی بارا پتر ترکیز سر ایکتیت کنو شردجی ایکتیه يعني اگرشنا براستي باوري عمدا يعني نينا واجي وصايا يعني نينا وهشتا ديارة وصاد سبينا كريا بس از موجبي متابعة اويت كاين اخبارات كاين او تشتري هي نظرية التخوين تشتكي قالك خرابنا بين كردادا يعني لا ينك جهتك دي بخيانات القلم بدت هرچند افجي براستي ديارة وسط تركيزت كان هرچند اعلام دناي تبع عسكرين بس ديارة اشارة المسألة كركو او تشتري رودا 16 اكتوبر النظره قالك لا يعني بالكم هندك لا يعني سياسيه لا انك سياسي تيبتك او تشتكي ني الرواتي قلمدان ليه اكتي رأياوية جواية جدايش الرأي ديت لا يعني ديت سياسي چونك براستي اكتي الكركوك تجدبويا برينه وباوري عمدا نهوجي هيش تمايا وضع مالويدر ديارة ماي چونكو اعلان قائمة جلويدر هاتا كرن اكتي نفيا كركوك توشي كارساتا كمظمكت كو كركوك بيتا ويران كرن جارك دي مثلا وك موسل وان وك صلاح الدين وك انبار لوا او بو يعني او تشتا اكتي كباشي زاني هرچند دست پی کدا اکتی شرج کر بلکو هفته تا هشتی شهیدن اکتی بن دبابت عراق دمان لی نبس اکتی الودريبون یا شمار قوات عسكريه دیج الودريبون باشه بوچی من بروانی کرکوک هنگی نکرن بوچی پشتیم هاتین مخمور الدزدا بوچی بعشق و بازان مزدزان بوچی ربيعه وهطا تلكيف وهطا شنگارج دوجاره باش بديت نوتا يعني سرراي في بين هرشاي اعلاميات تنسر ايكتي وسراراي روشا آلوزا ايكتي تدا درباس بو اصلا جد جران كنت كتيت نافدا بوفان هالبجاردنان خواندناتا بو روشا ايكتي شويت بيجي جاركادي يعني سنگا خويا جاران دزفرين تفا
جەماوەری چەند متمانە پێ هەیە ئێکەتی دامەزراندنە یەکەتیش کارە ساتە چی بووە یعنی ئەگە تو بێ حقەتی ساڵ هەفتی پێنجی پشتی اتفاقیە جەزایر ئێکەتی خۆ ئێکی شەشی هەفتی پێنجی هاتی دامەزراندن یعنی شنیڤەکە کارە ساتە چێ بووە وگەلە کارە سات سەر یەکەتی هاتی نێژ یعنی ئەم خۆلا بەرلەمانی بۆ تەنمونەکە بین خۆلا بەرلەمانی وەختی ئەمە لێ دەرێ 2010 مە چاردان دامی پەرلەمانی هەبوو کە دکتۆر فؤاد معسووم سەرۆک کۆمارنەوە ئەو سەرۆکی لیستامە بوو لیستا هەو پەیمانی وەم پێگوە بەس وەک ئەندامی یەکەتی ئەم چاردەبوون لێر خۆلا 2014 مەکردنە 21 و بێگومان ئێکەتی باوەریامەدا خەلک وەکی ئەمت بینین کە خەلکە گەل ئێکەتی نهۆژێکی متەجاوبە و ئەم هیویدارین کە ڕێژا کورسێت خۆ کێم نەکەین بەڵکو ئەم زێدەتر بکەین دایمە سنوورە پارێزگا هەمی سندا خواندنەوە بۆ ڕەوشەکەتی سنوورێ پارێزگام و سل ئەس بینم ینی دوو کورسی بەرینوکە هەبوو دوو کورسی هەبوو نهۆژی ئەم هەوڵت داین وەک لیستە یەکەتی نیشتیمانی کوردستان کە بڕاستی هاتی نافکرم لیستە یا ئەمام جەلا لیستە شەهیدان ئەم هەموو هەوڵی خۆ دەین کوان دوو کورسیال دەست نەدەین بێگومان ئەم بەلکو زێدەترش بکەین ئەس باوەڕکەم ڕەوشە یا ئێکەتی وەک لیست دەڤەرا مووسل باش دوماهی پەیڤ و پەیاماتە بوو دەنگ دەرێ لیستە 162 پارێزگەهانەینەوە و بوو دەنگ دەرێ و دەنگی بدەنە ئەندازیار حسێن حەسەن نەرموچی وەک بانگەوازی بۆ خەلکێمە کە خەلکێ هاوڵاتی ئەوێ پشتە دەنگدانێ دەنگی خوبدەنە لیستە 162 لیستە شەهیدان لیستە بەرێز مامجەلال کە مامجەلال ئێک شوان بووە و پڕاستی قاریە عێراقی هەموو کۆم کات دەنگی خوبدەنە لیستە شەهیدان و پشتی کارەساتە داعژی ئێکەتی هەر شنگالێ و هەتا خانەقین کە هەوڵ داینە و شەڕێکی ئی قورسی گران دژی تیرۆریستێن داعش بکەن و پێخەمەتی وی شەڕی زۆر شەهیج داینە پێخەمەتی پێک هاتێن بچووک ئەوێ دەوروبەری نینەوەچی ئێزدی و مەسیحی و شەبەک و کاکەی هیویدارم خەلکێمە وەکمە گوتی دەنگی خوبدەنە لیستا 162 حسێن حەسەن نەرم و کاندیدە ژمارە ئێک و سەرۆکە لیستا 162 پارێزگەهانەینەوە دووەم جاران ڕین نەخواڵێ و دێمە هێشتا ڕینشتن هەبن چونکی هێشتا بانگەشە هەڵبژارتنان یامای لەو ما ئەس بێژم ئەڤروکە پیچەکێ زیتر دانوستاندرەمە دمای هات زۆر سپاس هیویە سەرکەفتنەی بۆ دەکەین و هیویە سەرکەفتنەی بۆ لیستە 162 ژیتکەین لە پارێزگەهانەینەوە زۆر سپاس بۆ تەش بوو بەدنیان سەد هەتا دیدارەکەی بینەرن هێژە خوشتەوی ببینن شاد و بەختەوار